بینەران و ئازیزانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش. خۆشحاڵین بۆ جارێکی تر لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ لە خزمەت ئێوەی خۆشەویستان. ئیمڕۆ جمعە 6 ڕەشەمەی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 25 فێڤریەی 2022 زاینی. بۆ بەرنامەی ئیمڕۆی ڕاوێژ تەوەرێک ئەخینە بەر باس و لێکۆڵینەوە کە ئەویش بووەتە سەردێڕی هەواڵ و هەواڵنێرەکان و مێدیاکانی جیهان و هەمووی باسی لێ دەکەن. شەڕی نێوان رووسیا و ئوکراین. ئاگادارن کە رووسیا هێرشێکی بەربڵاوی کردووەتە سەر وڵاتی دراوسێ خۆی واتە ئوکراین. هەواڵنێرەکان باس لە سەدان کوژرا و هەزاران ئاوارە لە یەکەمین ڕۆژەکانی ئەم شەڕە دەکەن و ئێمە دەمانەوێت لەم بەرنامە باس لە هۆکارەکانی ئەم شەڕە بکەین. ئەوەی کە دەوڵەتی رووسیا باسی لێ دەکات و وەک بنەمای ئەم شەڕە لە مێدیاکانی خۆیەوە هەڵی سنگاندووە ئەوەیە کە تەمامیەتی ئەرزی رووسیا یا وڵاتی رووسیا لە مەترسیدایە تەنیا ڕێگای چارەسەر بۆ ڕزگاربوون لە مەترسیە هێرشکردنە سەر ئۆکراین و دەستپێکردنی ئەم شەڕەیە. یا ئەو هۆکارانەی کە دەوڵەتانی ڕۆژاوا و ئەمریکا و بە تایبەت وڵاتانی ئوروپایی باسی لێ دەکەن ئەوەیە کە گوایە پوتین مەبەستی لە کشوەرگوشایی یا پەرەسەندنی جوغرافیای رووسیە و تا دەسەڵاتی خۆی پەرە پێ بدە. ئایا ئەم هۆکارانە هەن یا ئەم هۆکارانە ڕاستی دەستپێکەری ئەم شەڕن یا هۆکارهایەکی تر هەن؟ بۆ ئەم مەبەستە داوامان لە هاوڕێ عادڵی ئەلیاسی کردووە کە بێت و بە میوانی ئەم بەرنامە بێت تا بتوانین ئەم باسە یا ئەم تەوەرە بدەینە بەر لێکۆڵینەوە. هاوڕێ عادڵ سڵاو، ئەم کاتت باش. سپاس بۆی کە قبولی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشداریت کرد. زۆر سپاس بۆ ئێوە و هەروەها سڵاویش بۆ بینەران. هاوڕێ عادڵ هەروەک ئاماژەمان پێکرد لە نەهایەتە بە فەرمانی پوتین شەڕی نێوان رووسیا و ئۆکراین دەستی پێکرد. دەوڵەتی رووسیا و شەخصی پوتین وتوێتی هیچ ڕێگایەک بێجگە لە شەڕی سەربازی بۆ ئۆکراین نەبوو، چونکە وڵاتەکەی واتە رووسیا لە مەترسی لە ناوچووندا بوو. دەوڵەتانی ڕۆژاواش دەڵێن کە پوتین مەبەستی لە پەرەسەندنی داگیرکردنی جوغرافیایەکی ترە و دەیەوێت کشوەرگوشایی بکا و پەرە بە جوغرافیای رووسیا بدا. تەنانەت زۆر کەسیش باسلەوە ئەکەن کە ئەمە خسڵەتی خۆی پۆتینە. پۆتین زاتن ئینسانێکی دیکتاتۆرە و بازن بازە کەسایەکیش بازە کارناسایەکیش باس لە نەخۆشیکی ڕەوانی پۆتینەکەن. حەزەکەم بزانین هۆکارەکانی سەرەکی دەستپێکردنی ئەم شەڕە چ بوو؟ دیارە چەندین هۆکاری هەیە، بەڵام ئەوەی کە ئەزانین و جێگەی گومان نییە هیچ کام لەو دوو هۆکارە نییە کە دوولایەنی شەڕەکە باسی لێواکەن. دوولایەنی شەڕەکەش مەبەستم تەنها لە دەوڵەتی ئۆکراینیە وەکو لایەنێکیان، بەسکو دەوڵەتانی ڕۆژاوا بەگشتیوە لە ڕاستیانە دەوڵەتی ئەمریکا باستیەکەن. هاوکاتیش لە ناوەرۆکی ئیدعاکانیانە واقعیەتێک هەیە. باشترە بۆیە بڵێن هەموو واقعیەتەکان بەیان ناکەن، هیچ کام لەو دەلایلێکە ئەوان باسییان کردو و دوولایەنە باسیەکەن. تەواوی ئامار و ئەرقام و لێکدانەوە وردەکان کە ئەکرێت لەسەر هۆکارە شاردراوەکانی ئەو هێرشەکە ئێستا رووسە کردوێتە سەر ئۆکراین شاردراوە لە ئەفکاری عمومی زۆرتر ئەرسانەکەم، چونکە لە ڕاگەیان نەگشتیەکانەوە وانەی کە ئەبزاری ڕاگەیانیان بەدەستەوەیە بەداخەوە ئەمە باس ناکەم بۆیە شاردراوە لە زۆر کەس ماوەتەوە. ئەویش ڕکەبرکیەکە لەسەر ئێنەرژی. ئێوە ئەزانن کە ئەوە بۆ تقریبەن 40-50 ساڵێک گەچێت
کە مەسئلەی ئێنرژی زۆرتر لە پێشتر ئەهمیەتی پەیدا کردووە لە ساختاری بەرهەمهێنانی وڵاتانە و چەندین وڵاتی معەیەنیش هەن کە دارای ئەم سەرمایەن، دارای ئەم کالان و لە لایەکی تریشەوە زلهێزان هەوڵ ئەدەن لە دەستڕەسی پەیداکردن بەم کالا گرانبەها تەرەفی مقابلی خۆیان مەحدود بکەنەوە، دیارە دەزانن ناتوانن بە تەواوی لە مەیدان بەدەری بکەن، بەڵام مەحدودی بکەنەوە بە دوو دەلی ئەسڵی. لەلایەکەوە سەهمی ئەو لە بازار کەم بێتەوە لە بازاری فرۆشی ئێنرژی و لەلایەکی تریشەوە نەهێڵێن دەستگای بەرهەمهێنان کە وابەستەیە بەم ئەنرژیە بە دلیلی تەبیعەتی ڕقابەت لەگەڵ یەکتر ئەوە بەم ئەنرژیە دەسترسی پەیدا بکەن و لە تەوازنی قوایە کە لە سەتی جیهاندا هەیە، هەم لە حازی ئابووریەوە هەم لە حازی نظامیەوە ئەو تەوازنی قووا تەغییر پەیدا بکە و بگۆدرێ. با نمونە بێنمەوە بۆتان بۆ بینەران ڕۆشنتر بێتەوە. تورکیا رووسیا چەندین ساڵە هەوڵ ئەدات چەندین لولەی گاز بگوازێتەوە بۆ ئوروپای ناوەندی لە بەشی کرێتە باکووری ڕۆژئاوای وڵاتەکەی خۆشی لولەی گاز لێ بدا تا بتوانێت بگوازێتەوە بە وڵاتەکانی پێشووی جەماهیری شۆرەوی و لەوێشەوە بگوێزرێتەوە بۆ وڵاتی هند و لولەیەکی شەبوو کە بگوێزێتەوە بۆ تورکیا و تا لە داهاتوویەکی درازمودەتردا لە ڕێگەی تورکیەشەوە بگوێزێتەوە بۆ باشووری ئوروپا. وڵاتانی ئامریکا، بریتانیا، فەرەنسا هەوڵێکی زۆریاندا مەحدود بکەنەوە موفقیەتی ئەم کاناڵە گازیانەی دەوڵەتی رووسیا و یا لەوێش بە ناچار وڵاتانی ئوروپا پێویستیان بە گازی رووسیا بوو هەوڵیانەدا لە جۆغرافیایەکەوە ڕەت بێ کە ئەو جۆغرافیا دواتر کۆنتترۆڵی بەسەر وڵاتانی زلهێزی ترا هەبێت. بۆ نمونە لە ڕێگەی دەریاییەوە رووسیا هەوڵیدا ئەم جوولەی گازە بگوازێتەوە، ئەوان پێیان باش بوو لە ڕێگای ئوکراین و دوودارە بێتە بڵغارستان و لەوێشەوە بێتە لایستان و لەو ڕێگاوە بگوازرێتەوە. بۆ چونکە بێژگەم لە ئوکراین وڵاتەکانی تر لەو قەلەمڕەوە هەمووی ئەندامی ناتۆن. ئەنی بۆ معنە ئەگەر قەراردادێک ئیمزا بکرێت لە بینی رووسیا و وڵاتانی ئوروپای ناوەندی بۆ ئیستفادەکردن لە گازی رووسیا بە جۆرێک ئەوە ئەنجام بدرێ کە لە اختلافاتی داهاتوویانە وڵاتانی ناتۆ یا دەوڵەتانی ناتۆ بتوانن استفادە بکەن لەو قەڵەمڕەوەی کە لولەی گاز تێدا تێپەڕەبێ و کێشەی زۆر لەسەر ساڵهایەک لەسەرەوە کێشە بووە کە نەهایەتەن بۆ توافقە گەیشتن کە بەڵێ بەشێک لەو گازە لە ڕێگای دەریایەوە بگوێزرێتەوە و قەراردادی ئەسڵەکەشی لەگەڵ وڵاتی ئالمان بەسرا تا ئەو تقریباً 40% لە نیازمەندیهای گازی وڵاتێکی وەکو وڵاتی ئالمان یا تقریباً 35% لە هەموو نیازمەندیەکانی وڵاتهای بازاری مشتەرەکی ئوروپا لەوێوە بەراورد بێ و ئەگەر ئێوە نەخشەی گواستنەوەی ئەو لولەی گازە لە دەریاوە چاولێ بکەن بەشێکی لە مەرزی ئاوی وڵاتەکان بەدەرە، ینی بەشی نێونەتەوەیە، بەشی ئاوی سەر بە خاکی بە یان ئاوی هیچ وڵاتێک نییە، بەڵام بەشێکی هاتۆتە ناو وڵاتانێکی بۆ نمونە وەکو فەنلەند و وەکو سوێدەوە کردواترە گوزێرێتەوە لە دانمارکەوە ڕەدەبێت. ئەمە بەرەساسی توافقی کات کە هەردوو لە اعتماد بە ئێستلا اعتماد سازی بکەن کە بەشێکی لە ئاوی ئازادە هیچ دەوڵەتی دەستڕەسی پیان نییە و هیچ کەس ناتوانێت سبێنێ ئەم لولەی گازیە مەحدود بکاتەوە چونکە لە ئاوی گشتیە و بەشێکیشی لە ئاوی مەرزی ئەم وڵاتانەدانا کە بتوانێت مەسەڵەن وڵاتێکی وەکو ئالمان و وڵاتانی تری ئوروپای ناوەندی ئەساسی ئەمنیەت بکەن کە هەموو شتێک لە سەرنوشتی بە گازیان بەستگی وابەستە بە رووسیا نییە.
چەندین پرۆژەی سووریا رووسیەکە بوو هەمووی هەوڵدرا محدود بکرێتەوە و لە لایەکی تریشەوە رووسیەش بۆ خۆی هەوڵیەدات کە لەو محیتی جغرافیایەوە کە بۆ ئەو ئەمنیەتی زۆرتر بێ ئەو لە گازیانە بگوازێتەوە تا بتوانێت منبعی ئەسڵی دەرامەدی خۆی کە گاز و نەوتە لەوێەوە تەأمین بێ. زۆر کورتی بکەمەوە کێشەی ئەسڵی لەسەر ئەم ڕقابەتی شێوەی فرۆشتنی گازی و نەوتی رووسیەیە کە ئەو دەرامەدێکی کەلان بەدەست دێنێ و بەشێکی هەرە زۆری بازاری جیهانی وابەستەیە بۆ فرۆشەی کە رووسیا هەیەتی و رووسیەش تەبیعەتەن بەوە ڕازی نابێت و لە یەک کەلاما توانم کاگاکۆ ئەو بڵێم کە رووسیا لە موقعیەتێکی زەعیفە خەریکە ئەو هێرشە ئاکات، ینی لە موقعیەتی بەخلافیەوەی کە ئەوترێ لە موقعیەتی قودرەتان نییە. ئێوە چاو لێ بکەن ناتۆ خەریکە ئەگاتە نزیکترین دراوسەی رووسیا لەوێ تەواوی خەتی بازرگانی ئەو وڵاتە لانیکەم لە بەشی باشووری ئەو وڵاتە و ڕۆژاوای ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە هەمووی کۆنتترۆلەکە، ینی لە حاڵەتێکە کە بە شدت فشاری بۆ هاتووە و قودرەتی ئابووریشی لە حدەکانیە کە بتوانێت ڕقابەت بکات لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئامریکا یا ئابوورێکی تەنانە وەکو ژاپۆنا، بۆیە تەنها گوزینەیە کە بۆ خۆی دیوێتی ئەوەیە کە هێرش بکاتە سەر وڵاتی ئۆکراین تا بەڵکو بڵێ من ئەو وەزیەتەم ئێتر بۆ قابل قبول نییە و ئاخرین تەلاشەکانی خۆی بکات کە لە ڕێگەی نظامیەوە بەرژەوەندەکانی خۆی لە ئاستی جەهاندا بپارێزێت. تەبیعەتەن خۆ ناتوانێت ئەوە بڵێ لەسەر گاز خەڵک بکوژێ، تەنانە لەسەر مەسئلەی ئابووری بڵێ زەرەری ئابووریان لێداوم. ئەگەر تاقیبتان کردبێ زۆر لە ئەهرمی ناسیۆنالیزم استفادەکە دەوڵەتی رووسیا و شخصی پوتین، ئەڵێ ئەو وڵاتانە سەردەمی خۆی هەمووی جزوی یالەتهای رووسیا بوو. لەم ڕۆژانە یاخدا وتویژێکی کردووە زۆر بە ڕۆشنی ئەڵێ ئەمە هەمووی خەتای لنین بووە، سەردەمی خۆی حەقی سربەخۆیی بۆ ئیالاتانەی یا فدرالەکانی ئەو کاتەی رووسیەدا و ئەمانش هەلەکان قۆزایەوە نەیارانی رووسیای ئەو وەخت ئەمەیان هەڵخران و زۆربەی ئەو ئیالاتانە کە لە عەسڵا بەشێکن لە خاکی رووسیا ئەوەیان داگیر کرد و ئەوە ئەبێمە وەری بگرینەوە و ئەوە زۆرتر لەوانەیە لە لای خەڵکێکە ئاگاهیان کەمتر بێ یا لە لای ناسیۆنالیستەکانی رووسیا باشتر وەربگیرێ کە ئەوە حەقێکیان خوراوە و ئەو کارێکت پوتینەی کات و دەوڵەتی رووسیای کات وەرگرتنەوەی حەقێکی لە دەست چووە، نەوەرگرتنی لێسەندنەوەی حەق لە بۆ نمونە لە خەڵکی ئۆکراین لە دەوڵەتی ئۆکراین کە دیارە بەشێک لە کۆمەلگای رووسیا بەشێکی محدود لەوانەیە من ئامارم لە بەردەستانیە ئەو دکتۆرینەیان وەرگرتووە و باوەڕیان پێ پەیدا کردووە، دیارە بەشێکی زۆرتریشی ئەوەی کە ئەبینرێ بە ناڕەوازان و دژی شەڕ. هەڕادڵ ئاگاداری لە ساڵی 2014 کریمە ملحق بوو بە رووسیا، ئەوش کەشمەکێش و زۆر لەسەر بوو هەراوی ڕۆژاوا و رووسیا و خودی ئۆکراین ومانە نەهایەتان نەتیجەی ئەوە بوو. ئێستا لەسەر هەندێک ئوستانی ترە لەوانە ئودسا، لۆگانسک، دۆنتسک یا شتێکی ئاوا لە هەر حاڵ مەجموعەیەک ئوستانی ئاوا. ئەگەر معلوماتت هەبێت جگە لەو هۆکارانەی کە تۆ باست کرد کە منیش پێم وایە هۆکاری سەرەکین مەسەلەی ڕقابەتی اقتصادی و مەسەلەی ناردنی گاز و مەنابعی تەبیعیە، بەڵام ئایا هەمچین کێشەیەک هەیە؟ ئایا بەڕاستی لەم ئوستانانە شتێکی ئاوا بەرچاو زەق یا هێزێکی کۆمەڵایەتی هەیە کە خوازیاری ئەوە بێت ملحق بێ بە رووسیا کە پوتین ئەمەی کردبێ بە بەهانە؟ بەهانەکەی ئەرزم کردی زۆرتر استدلالی پاراستنی نەتەوەی رووس و هاوزمانانی رووسی و تەمامیەتی ئەرزی رووسی و ئەوانەیە، بەڵام ئەوە ڕەواڵەتی قەزیەکەیە لەو بڵێ لەو بەشانە ئەوە رووسی زبانیان تایە و حتمما ئەحساساتی ملیشان هەڵخراوە لە ڕووی ئەم شەڕانە و لە ڕووی تەبلیغاتێکە ئەکرێ و لە هەموو شەڕەکانە وایە. ئێوە شەڕی عێراق و ئێران چاو لێ بکەن لە کۆماری ئیسلامی بەوەی کە بە ئیسلام هێرشکراوە و بازەنیش
ناسیۆنالیزمی ئێرانی سەردەمی خۆی هەڵەخڕانکەوە مەرزەکانی وڵاتی مقدس داگیرەکەی سەدام حوسێنیش هەر بۆ ئستدلالاتی ناسیۆنالیستی بەشێک لە کۆمەڵگاکەی خۆی زۆریا کەمەکەی ئامارمان پێ نییە بەڵام بەشێک دەرحاڵ هەڵەخڕان کە بۆی کە ئەوە وڵاتەکەیان داگیرەکرێت و یا مەسەبەکەیان خەریکە لە ناوچێت و هەموو ئەوانە وتەبیعەتەن لەو بەشانەی ئوکراینیش کە ڕوسی زمانن لەوانەیە بەشێک لە خەڵکەکەی تحتی تاثیر قەراری گرتوێ بوو نمونە هێزی چەکداری 30,000 کەسیان هەیە هەر لە پێش لەم هێرشش لەو ناوچانە کە سەرخۆیان سەر بە رووسیا ئازانن لەوێ چۆک و تەقەمەنیان وەرگتووە و پێشتر واردی ئەو شەڕە بوون و خوازیاری سربەخۆیی ئەو ناچانە بوون بەڵام ئەوەی کە مهمە خودی ئوکراینیشە ینی خودی ئوکراین وڵاتێکی لە هەموو لایەکەوە حسابی بۆ بکەیت دەوڵەمەندە خەیناکە لەو ساڵانەی دواییدا یا چەندین دەهەی ئەخیردا لە ڕووی فەساد و گەندەڵیەوە نەیتوانیوە لە دەوڵەمەندی وڵاتەکەی بۆ بوژانەوەی ژیانی خەڵکەکەی ئستفادە بکات ئابووری زۆر بەهێزی بوو سەردەمی خۆی مەسەلەن گەورەترین زەخایری ئاسن زەخایری لە هەموو وڵاتانی ئوروپا لە نەزەر بگری دووهەمین پلەی هەیە زوخاڵ سەنگی هەیە مس و گاز و هەموو ئەوانەیە هەیە لەڕووی پیشەسازیەوە هەر سەردەمی شۆرەویش یەکێک لە سەنعەتی ترین و فدراڵەکانی سەر بە شۆرەوی بوو وڵاتەکانی سەر بە شۆرەوی بوو دواتر دیارە گەندەڵەیەکی زۆری بەسەر هات و زۆری لە ناوچوو و تەنانەت لە ڕووی سەنعەتی تەسلیحاتیشەوە هەم بەرهەمی هێنا فرۆشی بوو ئەنی سادری یەکرد سێهەمین پلەی هەبوو لە سادرکردنی ئەسلحەی نظامی بۆ وڵاتانی تر چاک و خراپەکەی لە ڕووی ئەخلاقیەوە ناڵێم لە ڕووی دەرامەدی ماڵیەوە بۆ وڵاتەکە مەنزورمە بۆ دەسەڵاتدارانی وڵاتە دەی ئەگە چاویشی لە بکەیت لە ڕووی مەساحەتیشەوە وڵاتێکی گەورەیە هەر ئەو دوو ئیالاتەی کە ئێستا رووسیا ئەڵێ بەشێکن لە رووسیا و داگیری کردوون بۆ خۆیان بەتەنها بە ئەندازەی سویسن بۆ دی جغرافیایەکەی بە ئەندازەی وڵاتی سویسە دا لەو نەزەرەوە دیارە بێژگەم لەو ئەساسیترین مەسەلەکە من عەرزم کردیانی ئەبێ ڕێگەی گواستنەوەی ئەنرژی کە رووسیا هەیەتی ئەبێ سادری بکە یعنی لە ساڵی 2018دا 70% لە دەرامەدی داخلی رووسیا منابعی تەبیعی نەوت و گاز بوو لەمەعنای ئەوەیە ئەو ئەبێ کاناڵایە بۆ فرۆشیەوە بدۆزێتەوە لێ وڵاتانی ڕەقیبی رووسیەش هەوڵ دەدەن ئەو کاناڵانە جۆرێک بەرقەرار بکرێن کە بەستن و کراوەیان بەدەستی ئەمان بێ یعنی لە هەر شوێنێکەوە لە رووسیا دێتە دەرەوە لە حەریمی وڵاتانی ناتۆ ئۆڕەت بێ لە وڵاتانێکە ئۆڕەت بێ کە دەوڵەتەکانیان پەیوەست بوون بە ئێتلافی ناتۆ و رووسیەش بە پێچەوانەوە هەوڵەدا لە شوێنێکەوە بڕاکەوە ئەو کاناڵانە بگوێزرێنەوە کە لەژێر سەیترەی وڵاتانی ناتۆ نەبن و ناتۆش پلە بە پلە خۆی لە سنوورەکانی نزیک کردوتەوە لە ڕووە بۆ عەرزم کردی کە عەکسەڵ عەمەڵێکی دفاعیە لە موقعیەتی زەعفەوە رووسیا خەریکە ئەو کاراکە بەرژەوەندی ژێوپۆلیتیکی تریشەیە ڕقابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر دەسەڵاتی سیاسی کێشەی ناو شۆرای ئەمنیەت خۆتان نەزانن مەسەلەن ئەو وڵاتە ئەسلیانە رووسیا ئینگلیستان فەڕەنسا ئامریکا بە تایبەتەوانە عضوی سابتی شۆرای ئەمنیەتن و هەموو ئەوانە موقعیەتی ڤێتۆیان هەیە لە تەسمیگیری لەسەر مەسائلی زۆر گرنگی جیهانی جا بۆیە بەهێزکردنی موقعیەتی خۆ لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازیەوە موقعیەتی ئەوانش لە شۆرای ئەمنیەتی نەتەوە یەکگرتوەکانە بەهێزەکە و عەکسەکەشی وەجارە و ڕووەوە چەندین فاکتۆرە لێرە عەمەڵەکە بەڵام پێم وایە کەماکان ئەساسی تریشتی ڕقابەت لەسەر کالای ئەنرژی زۆر باشە هەوڕ عەدڵ پێشەوەی من بچمە سەر پرسیارێکی تر پێویستە ڕابگەێنین کە بەهۆی کێشەیەک ئێمە ناتوانین ئەمڕۆ پەیام و بۆچوونەکانی ئێوە یا ئەگەر پرسیارێکتان هەبێ بڵاوی بکەینەوە بەڵام دڵنیاییە وەریان نەگرین هەڵیان نەگرین لای خۆمان لە بەرنامەکانی داهاتووی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە کە تایبەت بەم تەوەرە بێت حتما ڕەچاوی یەگرین و وەڵام بە پرسیارەکانی ژەردێنەوەی هەندێک مەجموعەیەک پرسیار و سوالم بۆ هاتبوو کە
کە بەڕاستی ئێستا ناتوانم دانەدانە هەڵیانگرم و بڵایان بکەمەوە. زۆر باشە. هەورە عادڵ، کارگەری ئەم شەڕە لەسەر نەزمی جیهانی و تەوازنی هێز چ دەبێت؟ ئایا دەتوانین چاوەڕوانی ڕەوشێکی تازە لە ئاستی جیهانیدا بکەین، چاوەڕێی نەزمێکی نەوین بە قەولی فارسیاڵێ لە ئاستی جیهانیا بکەین؟ نا، من پێم وانە ئەزانم لەم ڕۆژانە زۆرترەوە وترێەوە رووسیا هێزی تازەی گرتووە و جیهانێکی دوقوتبی دۆرەی شەڕی سار دووبارە سازە بێتەوە و تەواوی جوغرافیای سیاسی و تەرازوی هێز لە ئاستی جیهانە ئەگۆدرێ. من پێم وانی لانیکەم کۆتا مدەت کاری وا بێت، چونکە رووسیا نە لە لەحازی ئابووریەوە نە لە حازی سەربازیەوە وەنە لە حازی نفوزی جیهانیەوە بوو نمونە نفوز لە نەهاتهای بینەمەلەلی وەکو سندوقی پول لەناو نەهاتهای ماڵی ترە لە لای وڵاتانی بەهێزی تری جیهانە لە چوارگۆشەی جیهان لە موقعیەتێکی ئەوەندەدا نییە کە بتوانێت واردی فازێ بێ کە تەوازنی قووا یا نەزمی جیهانی یا ئەوانە بگۆڕێت. بەڵکو واچێ کەماکان ئەوانەی کە پێوتێ بەرەی ڕۆژ ئاوا لە ڕاستیانە ئەمریکا کەماکان لە موقعیەتێکی هژمونیدا بەرخوردارن، بەڵام بە تۆری نسبی ئەو موقعیەتی هژمونیکەی تانی ڕۆژاوە لە ڕاستیانە ئەمریکا لەگەڵ چالش ڕوبەڕوو بووە. وانە مطلق نییە، بەرتەری هەیە بەڵام مطلق نییە. یا بۆیە ئەوەی کە ئەبێ چاوەڕێ بکەین نائەمنیەکە هەر لەو بازاڕی ئابووریە یا لەو بازاری کە بەشێکی بازاری ئەنرژیە بێت خۆتان نەزانن ئێوە منتەقی ئابووری سەرمایهداری ئەمنیەت بێ ئەحساسی ئەمنیەت نە ئەمنیەت بەواقعی معنای مادیەکەشی، یعنی ئەگەر کڕیاران و فرۆشیارانی کالاهای کەلان لە سەتحی جیهانە ئەحساسی ئەمنیەت نەکەن و لە سەرمایە گوزاری لە بەشای جۆرا و جۆر خۆیان بپارێزن بوو نمونە لەبەرەوەی کە ناتوانن پێشبینی بکەن شەڕە بێ، ناتوانن پێشبینی بکەن کە دەوڵەتێک عەکسەڵ ئەمەڵی غێرە منتەزەرە لەگەڵ خۆیان نیشان بدەن و لەوە ڕۆژەوەتر سەرمایە گوزاریەکانیان بە شێوەیەکی تر بکەن یان نەیکەن لە ببەنە عەرسایەکی تر. سەرجەمی ئەوانە ئەوە بە وجودێرە کە پێ وترێ بحرانی ئابووری یا قەیرانی ئابووری لەوەی 2008 بۆ نمونە وە کولەن ناسوباتیەک لە بازاری جیهانە بە وجود دێنێ کە دیارە هەموو ئەو دەوڵەتانە هەموو بەرەکانی ڕقابەت ئەوە بە کەڵک نازانن، بەڵکو ئەوان ئەیانەوێت کە هەم سەرمایە گوزاریانی دەوڵەتی و هەم سەرمایە گوزارانی غیرە دەوڵەتی ئەوانە تا ئەو ئەندازە ئەحساسی ئەمنیەت بکەن، ئەنی دەستگای سیاست حاکمیەتی سیاسی دەوڵەتەکان مەبەستمە بتوانن ئەو زەمانەتەیان پێ بدەن کە سبەینێ شەڕێکی تر بۆ نمونە نابێت یا سبەینێ پارلمانی ئەم وڵات و ئەو وڵات یا دەوڵەتی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت بڕیارێک تەسویب ناکەن کە موقعیەتی سەرمایە گوزارانی کەلان بخەنە خەتەرەوە یان گردشی ماڵی مەحدود بکەنەوە. یا لەو نەزەرەوە من پێم وایە دوای ئەم شەڕە مەحدود ئەبێ، ئەنی مەحدود ئەبێ پێم وایە هەردوو لا لەسەر رووسیا گرێکی و بنەوە سیگنال بداکەتر بۆ وەزیەتەکە بۆ قابلی قبول نیە، تەرەفداری شەڕێکی گەورە و بەربڵاو نییە، وڵاتانی تەرەفداری ئەوە نین. جا بۆیە من بە باوەڕی من ئەوەی کە لێ دیارە بکەنە هەڵەش بێ دیارە بە تەحلیلە بۆ بکەنە زۆر توول کێشێ چەند هەفتەیە توولە کێشەوە نەهایەتەن قەراردادی سۆڵحێک ئیمزاکرێ دیارە لەو قەراردادی سۆڵحە رووسیا بێ نیشان بدات دەستکەوتێکی بەدەستێناوە پەیامێکیشی گەیاندووە و وڵاتانی تریش تەبیعەتەن هەوڵەدەن لە وەسکردنی نوعێک تحریمی ئابووری لەسەر وڵاتی رووسیا بە ئیستیلاح جەریمەی بکەن بۆی کە پێشگیرانە بڵێن ئەوانیش لە مۆلا تەحمل ناکەن کە رووسیا بەداگیرکردنی بەشێکی تر هەوڵ بدات موقعیەتی نسبەتەن زەعیفی خۆی جوبران بکاتەوە. ساوڕ عادڵ بە ئەوە لە ئاستی جیهانیە وتمان کە تاسیراتی ئاوا دەبێت یا تۆ پێدوا بوو کە لە حدێکی مەحدوودا بێت و نەتیجەکەیشیت باس کرد. رووسیا هەموو کەس یا هەموو ئەوانەی کە سەرێک لە بواری سیاست دەرەهێنن پێیان وایە دۆستێکی استراتیژیکی کۆماری ئیسلامیە. ئەم شەڕەی نێوان رووسیا و ئۆکراین چ تەئسیرێکی لەسەر
کۆماری ئیسلامیە ئێران دادەنێت بەگشتی. ئەوەی کە بە ئێران پەیوەندی پەیداکات لە مەرحلەی ئەوڵا ئەم مذاکراتی هەستەیەیە. رووسیا یەکێک بەظاهر لانی کەم تەرەفدارانی ئەوە بووە کە توافقاتێک ئیمزا بکرێ و لەوێ بەرژەوەندیەکانی ئێران لە بەرچاو بگیرێ. بەڵام حتممە بۆ خۆتان لە سەرانی کۆماری ئیسلامیتان بیستووە بەتایبەت ئەو گفتوگویەی وەزیری دەرەوەی پێشوو زەریفی وەزیری پێش دەرەوەی کۆماری ئیسلامی دەورانی ڕۆحانی کە لەوێ وتی دوژمنی ئەسڵی رووسیە و رووسیا عمەڵەن پێی خۆش نییە توافقی ئیمزا بکرێ کارشکێنی کردووە لەو پرۆسا لەبەرەوەی کە واردبوونی کۆماری ئیسلامی بە بازاری دووبارە نەوت و گازی جیهانی تەبیعەتەن سەهمی ئەو بازارە بۆ رووسیا مەحدودتر دەکاتەوە و هەر بۆ دەلیلە رووسیا بەظاهر تەرەفداری ئێرانە بەڵام لە عمەڵا پێی خۆش نییە ئەو گەماروانەی کە لەسەر کۆماری ئیسلامیە بۆ فرۆشتنی گاز و نەوتەکەی ئەوە لا ببرێ ئەوە منتەقێکی تایە. جا ئێستا لەم شەڕەکە بووە بە نظری من کۆمەلگای ئێران بە چەند شێوەیە دەتوانێت تەسیر وەربگرێت. یەکێکی ئەوەیە کە دەوڵەتانی ڕۆژاوە لە ڕەسی یانە ئامریکا بۆ جوبرانی کەمبودی ئەنرژی ینی سوخت کە بەخاتی تەحریمەکانی رووسیا ممکنە دووچاری بێ کۆتاتر بێ لە بەرابەر کۆماری ئیسلامی و هەوڵ بدا هەرچی زووتر کۆماری ئیسلامی بتوانێت نەوت و گازی خۆی بفرۆشێ و چونکە کۆماری ئیسلامی بۆ خۆی لێگوشارایە پێی وابێ ئەو فرۆشتنەش بە قیمەتێکی هەرزانتر لە بازار تەنانەت بتوانێت کڕین و فرۆشتنی پێوە بکرێ. وازانن لەم ڕۆژانەی ئاخرا قیمەتی یەک بۆشکە نەوت لە $100 ڕەت بوو بە قسەی دوێکم حتمەن بەعیدنێکم ڕۆزیاتر بوو لەوانەیەوە ئەتلاعاتی دەقیقترتان هەبێ دەوە ئێوە ئەگەر حسابی بکەن لەگەڵ تقریبان 2 ساڵ لەمەوە بەرە قیمەتەکەی نیوەی ئەوە بوو $50 بوو. مقایسێکی دوورتری بکەن مقایسەی بکەن لەگەڵ 50 ساڵەوە بە قیمەتی یەک بەرمیل نەوت لە ساڵی 1950 $2 بوو تەنانەت بۆ مدەتی چوو $1.5 گەمەیە بەوە بڵند وەختی قیمەتی سوخت بەم شکڵە چۆتە سەرەوە کە لە ڕێگەی ئەساسەن گاز و نەوتەوە تەمین نەبێ حتمەن لەوانەیە یا حتمەنە لەوانەیە دەوڵەتی ئامریکا و وڵاتانی ڕۆژاوە ئەنعتافێکی زۆرتر نیشان بدەن کە بۆ جوبرانی تحریمەکانی کە لەسەر رووسیا بێت و رووسیا ناتوانێت نەوت و گازی خۆی بە ئەوروپا بفرۆشی وڵاتانی ئەوروپا بەتۆری مشخص بفرۆشێ ئەوە لە ڕێگەی ئەس جمڵە وڵاتی ئێرانەوە تەمین بێت. نەتیجەیەکی تریشی ئەوە توانێت ببێ رووسیا ئەو تاهودی وەفاداریە کە لە کۆماری ئیسلامی وەریگرتووە ئێستا ئەوێت نەتیجەکەی ببینێ و پشتیوانی خۆی مەشروط بەوە بکە کە کۆماری ئیسلامی واردی هیچ قەراردادێک لەگەڵ دەوڵەتانی ڕۆژاوان نەبێت و لەو ڕێگەوە لە ڕوویفشار لەسەر کۆماری ئیسلامی نەهێڵێ دەوڵەتانی ڕۆژئاوا جبران بکەنەوە ئەو مەحدودیەتی کە تووشیە بن لە ڕووی بەراوردکردنی پێداویستەکانی خۆیان لە ڕووی تحریمەوە کە لەسەر رووسیا بێت. ئەنی هەوڵ بدات کاناڵی تەمینی نیازمەندەکانی وڵاتانی ڕۆژئاوا لە ڕێگەی ئێرانەوە وڵاتەکانی تریشەوە تەمین نەبێت. هەر بەو دەلیلە قەراردادێکی هەستەیی ئیمزا نەکرێت جایسەوە بۆ کۆماری ئیسلامی گەڕاوەتەوە ئایا ئەڕوا سەرمایە گوزاری بکات لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا یا سەرمایە گوزاریەکە لەسەر قەراردادێکی تازە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا. تەبیعەتەن کۆماری ئیسلامیش بەرژەوەندەکانی خۆی لە بەرچاوە ئەگەر بزانێمانەوەی لە قاڵبی وەفاداری بە رووسیا و بزانێ رووسیا هەدەفی زۆرتر بەرژەوەندی خۆیەت و نە کۆماری ئیسلامی تەبیعەتەنش کەروایە بۆش بزانێ لەوانەیە هیچ کۆماری ئیسلامی ئەگەچی بەڕەواڵەت زۆ ئیدۆلۆژی خۆی نیشانەدات و خۆی گوشک و پابند بە ئوسوڵەکانی زانێ بەڵام لە عمەڵەن وانێت توانێ بەرەش بگۆڕێت سازشیش بکات و دەست لە رووسیا بەربدات. احتمالێکی تری تەسیری ئەمە ئەوەیە کە ئەگەر ئەتلافێک لە بینی رووسیای ئەو ئەتلافی لە بینی رووسیا و ئێرانە هەیە بەردەوام بێ ئەم جارە وەکو جەریمەش بوو بێ دەوڵەتانی ڕۆژاوا هیچ نوع قەراردادی لەگەڵ ئێران نەبەستن چونکە پێیان وابێ ئەوە یەکێک لە هاوپەیمانانی رووسیا خەریکن تەقویەتەکەن بەتایبەت ئەگەر ئێران نەیباتە بەرەوە ئەو تەحریمانی کە لەسەر رووسیا بێ بوون منە بڵێ پابەندی تەحریمەکانی
وەس شدە لەلایەن ئامریکاوە لەسەر رووسیە نی و مامەڵەکانی لەگەڵ رووسیە ئێدامە بدا لە بەرابەردا وڵاتانی ڕۆژاوا و لە ڕاستیانە ئامریکا توانێت پرۆسەی بە توافقگەیشتنی بەرنامەی هەستەیی و دوا بخات کوندی بکاتەوە لەسەر ژیانی خەڵک قوربانیانی ئەسڵی سەرجەمی ئەم قەزیان دەبێتن لە ئێرانیش هەرکام لەو ئالترناتیڤانە ئەوە هەر کۆمەڵانی خەڵکیەوەی زەرری لێکەن چون دەرامەدی ناخالیسی وڵات زۆر و کەمیش بکات لە مەرحەلەی ئەوڵا کۆماری ئیسلامی هەوڵەدا کەمبوودەکانی خۆی لە ئاستی تەمینی نیازمەندی نیرۆهای سەربازی و چەک و چۆڵ و ئەوانەوە تەمین بکە و ئەگەر شتێکیش بە کۆمەڵانی خەڵک بگا ئەوە لە دەستگای فەسادی دەوروبەری دەوڵەت و بەیتی خامنەی یا لە بین ئەچێ و لە گشتی خۆیدا خەڵک دەسڕەسی پەوە پەیدا ناکەن و لە هەر حاڵەتیشا قەرار بگرێت لای تەغییر پەیدا بکە لە ئوکراین و لە رووسیەش دووبارە لەوێ خەڵک زەرری لێ بکەن و ئەو تحریمی ئابووری کە بەسەر یەکیدا سەپێنن کە دیارە مەبەست زۆرتر وڵاتانی ڕۆژاوا بەسەر رووسیادا سەپێنن چونکە نەخشێکی عەرزمکردنی بەرتەریانەیە ئەوە فەقرێکی زۆرتر و دەستکوتێکی زۆرتر بۆ خەڵک ئەمێنێتەوە هەواڵێک ئێستا بڵاو بووە لە کاتی ئەم بەرنامە ئەویش گوایە کە کرێملین یا رووسیا ئامادەی مزاکرەیە لەگەڵ ئۆکراین لە دوێنێکەوە شەڕێکی گەرم و گۆڕ لە ئارادایە بەشێک لە شەقی ئۆکراین خەریکە ئەگیرێتەوە و باس لەوەکەن کە تانگەکانی رووسیا هەتا ناو شەقی کیەفی شوون باس لەوەکەن کە نیروگای ئەتۆمی چەرنۆبیل ئێستا بەدەست رووسیەوەیە لە ناو ئەم هەمووە شەڕ و کوشت و کوشتار و یا لە وەیتی لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەمان پێدا سەدان کوژرا و بریندار و هەزاران کەس ئاوارە بوون ناردنی ئەم پەیامە ئەوەی کە ئێستا ئامادەی مزاکران هەڵبەت بە هەندێک هەلو مەرجەوە وتێتی ئەوە بێ ئەلامی بێتەرەفی بکە لە بەرەی ناتۆ بێتە دەروە بە شێوەیە خۆی خەلای سلاح بکە ئەوان ئامادەن لە بەلاڕۆس بێنە دەرەوە ئایا ئەمە سیگناڵێکە بۆ ناردن بۆ ئەوەی کە کۆتایی بەم شەڕە بێت پێت وایە ئۆکراین ملەدا بەما ئەو بخۆ رووسیاش پێشتر هەیەوت ئامادەی وتوێژە بەڵام دواتر وتی وتوێژەکە پێششەرتی هەیەکیەوەیە کە هەر لە وەختەوە نەتیجەکەی ببێ بەوە کە هیچ وەخت ئوکراین نەبێتە ئەندامی ناتۆ وە لەلایەکی تریشەوە سربەخۆیی کامل نەوەکو وڵات بەڵام سربەخۆیی یا خودمختاری کامل بدا بۆ ئیالاتانەی کە رووسی زبانن و لەسەر ئەوەش بە توافق ناگەشتن کە کام ئیالاتی شامل لەبێ و چونکە ئوکراینەی توانی ئەو قەول و قەرارە بدات بە زاهر ئەمە خەمووی لە نەزەری منەوە زاهری قەزیەکە بوون واردی پرۆسی شەڕ بوون ئێستا کە چونکە شەڕ بۆم وتوێژ ئەو بزانە هەر کاتی شەڕێکە لە گسرێ نەهایەتەن خەڵکەکە زان ئەو شەڕە مادام العمر نییە لە شوێنە گەگەر بەرەیەکی تر لە مەیدانی شەڕدا نەبەزێنێ ئەبێ بچونە سەر مێزی مزاکرە و شەڕ بۆ ئەوەیە موقعیەتی خۆت تەقویەت بکەیت کە سبەینەی لە سەرمێزی مزاکرە دارای موقعیەتێکی بەرتەربی و امتیازاتی زۆرتر وەربگری رووسیا ئێستا شەڕێکی ڕێخستووە بەشێکی لە وڵاتی ئوکراینی داگیر کردووە و لەوانەیە ئێستا ئەرزیابەکەیەوە بێ موقعیەتێکی باشتری پەیدا کردووە بۆی کە بتوانێت لەسەر مێزی مزاکرە ئاوانسی زۆرتر وەربگرێت هەر لە ئەوڵیشەوە عەرزمکردی من پێم وایە ئەو شەڕە زۆر بە درێژا ناکێشرە چون لە بەرژەوەندی هیچ لایەنە نییە رووسیا ئەبێ زوو یا درەنگ لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا کە ئێستا ڕۆشتونتە پشتی ئۆکراین بە توافقاتی بگەێت کە بتوانێت ئەنرژیەکەی بفرۆشێ پێیان وڵاتانی ڕۆژاوا پێویستیان بۆ ئەنرژیا هەیە بۆ تەمینی نیازمەندی دەستگای کەلانی سەنعەتی خۆیان وەلایەکی تریشەوە کولەن منتەقی اقتصادی سەرمایەداری ئەمنیەتی ئەوێ شەڕ و نائەمنی و ئەوانە عەرزم کردی کولەن پرۆسەی سەرمایە گوزاری و ئەوەی کە هەمیشە ئەبێت لە حاڵی گردشتا بێ و سەرمایە لە حاڵی خۆنەکردنەوە و ارتقا بێ ئەوەی لێ ببڕی تووشی زەرری ئەوەندە ئەبێ کە دەوڵەتان دوای لە بەرامبەر کۆمەڵانی خەڵکەوە قەرارەدا بۆیە هیچ بەعید نییە کە لە ڕۆژەکانی داهاتووە یا زۆر توول بکێشێت لە هەفتەکانی داهاتووە نەوعێک
ئاتەشبەس ڕابگەێنرێ و لە ئەسەری و ئاتەشبەسیشەوە توافقاتێک بۆ سڵحی دراز مدەتیش ئیمزا بکرێت مەناوڕۆکەکەی چیە بێ تەبیاتن ئێمە ناتوانین ئێستا بیزانی چییە. زۆر باش هاوڕێ عادڵ زۆر سپاس ئەگەر شتێک ماوە بەلای خۆتەوە یا شتێک پێ دوایە نەوتراوە یا لە پرسیارەکانی منە نەهاتووە ئەتوانیت باسی لە بکەیت ئەگەنا من پرسیارێکی تایبەتینەوە فقەوتم بەوەی شارە بکەم کە حتمما بەەوە مەترحە بێ بێژگەم لەوەی کە دەوڵەتەکان بە خۆیان بە توافق بگەن کە شەڕەکە تەواو بکەن ئایا هیچ ئەهرمێکی تر هەیە هیچ فاکتۆرێکی تر هەیە کە لە وەستانی ئەو شەڕەدا مؤثر بێ ببوورە وڵا من حتمما ویستمەوە پرسیارە بەڵام لە ذهنم نەما ینی ویستمەوە پرسم هەر ئێستا لە رووسیا تەظاهراتێکی وەسیعی دژی شەڕ دروست بووە هەر لە ناو خودی وڵاتی رووسیا دا حتمما لە ئاسی وڵاتانی دنیاش هەیە اعتراضاتێکی وەسیع هەیە حەزەکەین لەم بارەوە وەک ئەهرۆمێکی تر خارج لەو مەسایلە کە باسمان کرد بۆ وەسانی ئەو شەڕە بە باوەڕی منەوە بێژگەم لەوەی کە شتێکی بەشێکە لە شەڕەکان یعنی هەر شەڕەکان هەڵەگەسێ بەشێک لە خەڵ ناڕازین و شاید مهمترینی ئەو نوعە ڕەوەندە و دەورەی شەڕی ڤێتنام بوو بۆ نمونە زۆرەوە دیاردەیەکی تازە نییە کە لە سەراوبەندی شەڕەکانە خەڵک دێنە کوچۆکۆڵان و ناڕزایەتی دەرەبرن لە دواتر هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق و بنەران و بۆ خۆشتا حتمما لەوە ئاگادار هەن بەڵام واوە ئەچێ ئەو فەرهەنگە یا ئەو سنەتە ئێستا ئەوەندە لە زهنی جامە ئەو لە زهنی دانیشتوانی بەشێکی هەر زۆری جەهانە ئەگەر ناڵێم هەمووی جێکەوتووە کولەن شەڕی بۆ دەوڵەتان هەزینە بەردار کردووە ئمە وتمان پێشتر شەڕ هەر هەزینە بەردار هەیە بۆ دەوڵەتان چونکە گەردشی سەرمایە ئەمنیەتی ئەوێ و داگیرکردنی وڵاتان هەر ئەوەندە ئاسان نییە و هەمووانە بەڵام ئێستا هەزینەیەکی شاید زۆرتر لە زەرەری ماڵی و ئەوەی کە گەردشی سەرمایە دوچاری مشکلە بێ ئەوەیە کە خەڵک ناڕازی بن چونکە ناڕازی عمومی خەڵک بەهۆی شەڕەوە بێ بە بحرانێکی ئابوووریەوە بێ بەهرەوەیەکەوە بێ نمونەی زۆرمان دیوە کە ئەبێتە بایستی شۆڕژ یا ئەتوانێت ببێستە شۆڕشی کۆمەڵایەتی و شۆڕشی جەماوەری لێ بێتەوە وە لە حافزەی جامعەی دنیای ئێستادا سەرکوتی ئەو نوع ناڕزایەتیانە ئەگەر نەڵێم غێرە ممکنە زۆر دشوارە یعنی هەر کەسە بینی بۆ خۆی کامێرایەکی پێەیە هەواڵنێرەکان ئەوانە لە عەرزی چەند سانێدا لەم بۆ ئەو سەری جەهانە گوێزنەوە وە کولەن ئاسان نییە اعترازێکی عمومی ئەگەر ڕێ بکەوێت ناو شارەکان و لە سەدان هەزار کەس و برە لە ملیۆنها کەس تێپەڕ بێ دەوڵەت بە ئاسانی بتوانێت هێزی سەرکوتکرد بخاتە ناویان و بیانگرێت و بیان کوژێت و بۆ خۆی کە لەوانەیە ساڵانێکی زۆر دووترەوە ئەمکان پەزیر بواە و خەڵک دێتر پێی بزانیان ئەوە یەکێک لە ئەساسی ترین ئیمکانەکانی ڕاگررتنی شەڕە یان لانیکەم مەحدودکردنەوەی قوربانیەکانی شەڕە هەر ئێستا و تەسویرانەی کە بڵاوە بێتە لە خودی ناوڕوسیا نیشانەدا کە ئەفکاری عمومی ئەو کۆمەلگا بەشێکی بەرچاوی ئەو کۆمەلگا چەندە سەتحی ئاگاییان لەسەرەوەیە چەندە ئەزانندەوە دەوڵەت بە درۆ خەریکەوە زەروری بوونی ئەو شەڕیان پێفرۆشتێ زۆر بەباشی ئەزانن کە ئەوانە بێ کارێ بکەن بە وەزیفەی ئینسانی خۆیان ئەزانن پلاکاردێکم دیکە لەسەری نووسرا بوو من خەڵکی رووسیام داوای لێبردەتان لەکەن بە ڕینی ئۆکراینی گوتبوو بەناوی منەوە هێرشەکرێتە سەرەوە یا بەناوی پاراستنی رووسیەوە ئەو پاراستنی رووسین لە پەیامەکەی ناوڕۆکی ئەوە بوو بە باوەڕی من ئەگەر ئەمە لە چوارچێوەی رووسیەش بێتە دەرەوە ینی وڵاتەکانی تریشی پێوە خەڵک لە وڵاتانی تریش پێ و پێوەست بێ لەوانەیە ئەو پرۆسەی کە عەرزم کردن زۆر درازمەدەت نابێت شەڕەکە کورتریشی بکاتەوە دەوڵەتە دەوڵەتی رووسیا و ئەوانەی تریش کە ممکنە واردی ئەم قەزیە بن زۆرتر محافزە کار بن لەوەی کە هێرش بکەن لەسەر مەناتقی مەدەنی و خەڵکی ئاسایی بدەنە ژێر هێرشی چەکەکانی خۆیان جا هیوادارم بەڕاستی من هیوادارم ئەو بزوتنەوە خەریکە لە ناو رووسیا شکڵەگرێ بەهێزتر بێ و لە شوێنی تریژی پێوەست بێ و ئەوەیە دڕندەترین دەسەڵاتدارە توانێت پاشکەس بکاتەوە لە هەڵگرستانی شەڕ یان لە درێژدانی شەڕ. زۆر سپاس ساڕ عادڵ نوکتەیەکی گرنگت هێناوە بیری ئەمەش دەستە خۆش بێت زۆر سپاس بەوەی کە قبوڵی زەحمەتت کردو لەم بەرنامە شرکەتت کردوم تەوەرەت لە ڕوانگەی خۆتەوە داتە بەرباس زۆر سپاس بۆیەوەش و هاوکاران کات خۆش.
بەڵێ بینەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی ئەو وتوێژە. پێشەوەی بینە کۆتایی بەرنامەکەی ڕاوێژ دوو دانە پەیام کە هاتوون و داوایان لێکردوین بیخوێنینەوە، هەرچەند کە ئەمڕۆ بەڕاستی هەندێک کێشەمان هەبوو لە وەرگرتنی پەیام، بەتایبەت بینەرانی ئازیزمان لە ناوخۆی وڵات لەسەر ئەم تەوەرە چەندانە نەزەر و پرسیار هاتبوو، بەڵام نەمانتوانی باسی لێ بکەین بە حکمیەوەی کە کاتی بەرنامەکەمان ئەمڕۆ تووزە کورتە، بەڵام هەوڵەدەین ئەم دوو پەیامە بخوێنینەوە. لە شاری یۆتۆبۆری لە وڵاتی سوید ڕۆژی شەمبە واتە 7 فێبریە مەراسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە بەڕێوەچی. پەیامیان بۆ ناردوین کە جارێکی تر ئەمە ڕابگەێنین ئەوانەی کە لە شاری یۆتۆبۆری و دەوروبەری دەژین دەتوانن شەمبە واتە سبەی شەو ساعتی 6 ئێوارە لە لۆکاڵی کورتەداڵا فۆرۆم لە کورتەداڵا توریەت بەشداری مەراسمی ڕۆژی کۆمەڵە ببن. دیارە لەوێش هەم وتاری سیاسی لەلایەن یەکێک لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە ئەخوێنرێتەوە، هەم دواتریش مەراسمەکە بە شایی و خۆشی کۆتایی پێدێ. هەر بەم بۆنەوە لە شاری ستۆکۆڵمیش مەراسمێک بەڕێوە ئەچێت. ئەو هەر سبحین ئەیە واتە ڕۆژی شەمبە 7 فێبریە ئیطلاعیەکەی پێشتر بڵاو بۆتەوە کە من ئەگەر ئێستا پەیامەکە ببینم دەوانێت بتوانم ئادرس و ساعت بڵێ 26/2 ساعتی 18 لە هاڵوندا فۆڵکێت بوس بۆری وێگەنی 1 نۆشبێریا. ئەوە ئادرسی ئەو ئازیزانەیەک بۆ ئەو ئازیزانەیە کە لە ستۆکۆڵم پایتەختی وڵاتی سوید دەژین. ڕۆژی شەمبە مەراسمی ڕۆژی کۆمەڵێ و دەتوانن بەشداری بکەن. هەروەها ژێ خۆیەتی لێرەوە ئاماژە بکەین بەوەی کە حوتوی داهاتوو هەر لەم بەرنامە و لە بەرنامەی ڕاوێژ بەرنامەیەکی تایبەتی ترمان دەبێت بۆ پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. چەند میوانمان دەبێت باسی مەسایلی مەربوط بە ژنان دەهێنینە ئاراوە و لە ڕێگای میوانەکانەوە هەڵی دەسەنگێنین. هەوڵەدەین بۆ بەر هەفتووی داهاتوو تەلەفۆنی تەلەڤیزیۆن حتمەن کراوە بێت، ئێوەش بێنە سەرهێڵ و پەیام و نەزەراتی خۆتان لە بابەت یا لەسەر مەسەلەی 8 مارس و ڕۆژی جیهانی ژنانمان بۆ بنێرن و ئێمەش بە دڵنیاییەوە بڵاوی دەکەینەوە. زۆر سپاس بۆی کە تایسە لەگەڵمان بوون، زۆر سپاس بۆی کە بە حوسڵەوە گوێتان بۆ گرتین. تا حوتوی داهاتوو بەرنامەیەکی تری ڕاوێژ بژین بە شادی و کامرانی.